سەبارەت بە ئاماری ڕووداوەکان و کار و چالاکیمان بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە ڕۆژانی پشووی جەژنی قوربانی پیرۆز کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژانی پشووی جەژن لە لامان تۆمار کراوە بریتە لە 29 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 29 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر دیارە 16 ڕوودا و ئاگرکەوتنەوە بووە لە پوش و پاوان و زائیدان ئاگرکەوتنەوە لە 7 باخچەی هاوڵاتیان لەگەل یەک ڕووداوی ئاگرکەوتنەوە لە شوێنی یاری منداڵان لە سۆران و زائیدان یەک ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ئۆتۆمبیلی هاوڵاتێک و ئاگرکەوتنەوە لە ماڵی هاوڵاتێک و دوو ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پاشماوەی زبل و خاشاک و زائیدان شەوی ڕابردوو ئاگرکەوتنەوە لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان لە بەشی تیشک و سۆنار کەوتەوە دەست بەجێ تیمەکانمان لە بنکەی بەرگری شارستانی سۆران گەیشتنە شوێنی ڕوودا توانیان ئاگرەکە کۆنتڕۆل بکەن بەبێ ئەوەی هیچ زەرەد و زیان بە ئەو منداڵانەی کە ئەو نەخۆشانە و ئەو منداڵانەی کە لەوێنە زیانیان پێ بگات.